بەڕێزان دووبارە سڵاتان لەبێت بەردەوامی لەگەڵ زۆر بەڕێز پشکۆنەش بەدین یەکێک لە سەرکردە و کادیرە دیارەکانی کۆمەڵی ڕنجدەران و ئاڵای شۆڕش بۆ قسەکردن لەسەر بارودۆخی هەرس و دوای هەرس و دروستبوونی نیمچەبەری یەکێتی. مامۆستا پشکۆ ئێمە بەر لە پشۆکە قسەمان لەسەر ئەو بارودۆخە کرد کە هەندێک هەوڵی جددی هەبوون بۆ ئەوەی کە ڕێگری لە شەڕی براکان بکەن، بەڵام لە دوجارە بێدەرەنجام بوون. بچینە سەر ئەو بارودۆخی کە شۆڕشی دوای هەرس بە شۆڕشی نوێ ناوابرێ، بەڵام هەندێک بارودۆخ دووبارە بوونەوە کە جیاوازیکی ئەو تۆیان لە شۆڕشەکەی پێش خۆیان نەبوو، بۆی کە تۆ لە کتێبی ئەزممویدا ئاماژت پێکردووە کە لە شارباژێر و شارە زورە لە مێژ بوو ئەڵلقەی هەڵسو کەوت و مامەڵەی شۆڕشی کۆن و نوێ لێگرێ درابوونەوە، یعنی جۆرێک لە هاوشێوەیان تیابوو بۆی کە باج و سەرانە و گومرک و مەڕووماڵاتی دەوڵەت فرۆشتن و کۆکردنەوەی ڕێژەیەک لە پارەی قەرەبووی داهاتە ڕاگوێزراوەکان و سەرچاوی مشەی داهات بوون ئەمانە، ینی ئەمە بە جۆرێک لە زۆر نامەشروعانە کاری لەسەرەکرا. تۆ ئاماژت بۆ کردو کە ئەمە ئاوێزان بوون و دیسانەوە لە یەکچوونی شۆڕشی کۆن و نوێ بوو. ئەگەر قسەیەک لەسەر ئەو دەمەوێت قسێک لەسەر ئەو کەم ڕاستیکەڵام پێش ئەوە دەمەوێت شتێک بۆ جناب ڕاست بکەمەوە ئەوەیشی ینی من پێناسەکردنی من قەت ئەندامی سەکردایەتی کۆمەڵە نەبووم، ینی ئەبێ ئەوە بۆ خەڵکو بۆ تاریخ ئەوە بێت، ینی ڕاستە من کادرێکی دەرکەوتی کۆمەڵستان بووم، بەڵام یەکێک بووم لە سەرکردەکانی دامزرانی ئاڵای شۆڕش ڕاستیەکەی ئەوە بە شوێنی خۆی بە هەڵات تێنەپەڕێت و لەوە زیاتر ینی شۆڕشی نوێ من پێم وابێ لە پێک هاتە لە تەلاری ڕێکخراوەیی لە فکر لە ئامانج و هەڵگرتنی دروشمەکان با بڵێم لەو پەیوەندیە ناوەچیەی کە لە نێوان ئەو باڵانەی ناوێکیت نیشتمانی کوردستانە هەبووە و هەروەها لە نێوانی خودی ئەندامانی یاخو کادیرەکانی کۆمەڵی ڕژدرانی کوردستانە هەبووە و پەیوەندەکانی نێوان سەرکردەکانی کۆمەڵە لەگەڵ کادیرەکانی خوارەوە ئەندامەکانی خوارەوە ئەمانە بە بێشک ئینسان دەتوانێت بڵێ ئەزمموونێکی نوێیە لە بزوتنەوەی سیاسی کووردا. بەڵام ئەمە مەسئلەیەکە کە ینی ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ باگراوندی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و کەلتوری سیاسی لە میلەتی ئێمە، ینی قۆناغێکە لە 75 کۆتایی پێدێت و لە 76 دەست پێ دەکاتەوە وا بە ئاسانی ناتوانێت ینی هەموو ڕەهەندەکانی قۆناغەکەی پێش و بەجێ بهێڵێت، ینی هەموو ئەو کەسانە با بڵێم هەموو ینی ڕاستە کرۆکی یەکێت نیشتمانی کوردستان کۆمەڵە بۆ بەبێ ئەوەی ئینسان با بڵێم دەور و تێکۆشان و کێشی لایەنەکانی کە فرامۆش بکات، بەڵام کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستانیش خودی کرۆکی خۆی خەڵکە ڕۆشنبیرەکان و خەڵکە مارکسلینیستەکان و خەڵکە و خوێندەوارە خوێنگەرمەکان بوون. ئالێرەدا من لەوێ باسی ئەوم کردو، بەڵام دیسانەوە خۆ شۆڕش ینی کۆمەڵە تەنها بۆ خەڵکە خوێندەوار و با بڵێم ڕۆشنبیر و مارکسیستانە نەکراوە. لە دەوری ئەوە کە تۆ بزوتنەوەی چەکداریت ئەبێ پێویستی بە هێزی چەکدار هەیە و تۆ ئەم هێزی چەکدارە لە کۆمەلگای جووتیاریوە دەهێنی، لە کۆمەلگای خێڵێکی کوردیەوە هێنی، ئەمانە دێنە ناو شۆڕشەوە و پێگەیان با بڵێم بەرامبەر بە ئەو ئەرکانەی ئەو ئەرکانەی کە جێبەجێ ئەەکەن جۆرێکیش مافوەر دەگرن، هەر کەسێک بە پێی خۆی پلە بە پلە وا دێت کە مەسەلا ینی کەسێکی خێڵەکی کەسێکی عشایر کەسێک کە لە ڕەنگە وان تێنەگەیا هیچ شتێک لە مەسەلی مارکسیستی و بزوتنەوەی ئەوە نەزانێن بزوتنەوەی کۆمونیستیوان نەزانێن، بەڵام کەسێکە پارتیزانێکی لێوەشاوەیە کەسێکی ئازایە ئەوەیە ینی ئەمە خەسلەتێکە، ینی ئەم خەسلتە هاوبەشە، ینی دەتوانم بڵێم لەناو شۆڕشی نوێژدا ئەوەی کە من لەوێ باسم کردووە، ینی کەسێک دێ باڵێم بەناحەق کۆمەڵێک ممارەسات ئەکا بە ناوی شۆڕشەوە کە ئەوە من وەکو گەنجێکی خوێندەوار ئەوەم پێ قبوڵ نییە، ینی من بمبورە یەک قسەی دیکە دەکەم، ینی لەو حاڵەت لەو وەزعانەی کە بڵێن شۆڕشێکی چەکداری بۆی خۆی بژێنێ بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستان کە زۆر بێ دەرامەت و بێ ئیمکانەت و بێ سەرمایە بووە، دیارە مەسەلەی گومرگوەرگرتن، مەسەلەی سزادانی خەڵک، مەسەلەی مەڕووماڵات فرۆشتنی حکوومەت، ئەمانە
بە جۆی ژوورەکان بۆ ئەو کاتە شتێکی ڕەوا بووە بەڵام ئەمە چۆن و بەچ مەشروعێتێک دابش دەکرێت سرف دەکرێت ئەوە قسەکەم لەسەر ئەوە و لەوەش دااتریش ببووە ینی بڵێن ینی وای لە قۆناغێکە وای لێ هاتبوو کە من لێ نووسیمە چەک و پارە و ئیمکانێت لا هەر کەسێک ببوایە ئەوە دەسەڵاتدار بوو ئەمە یەکێکە لە خەسلەتە خراپەکانی ناو شۆڕشین ئەمە یەکێک بۆ لە کێشەکانی ئێوە لەو ڕۆژگارە خەڵکی نخبە و خەڵکە فکرەکەی ناو شۆڕشی نوێ هەمیشە ئیشکالیان لەگەڵ باڵە ڕازڕە و هێزە ئەسکەری و توتالیتاری و ئاشارگەریەکەی ناو شۆڕشی نوێ بووە ئەم کێشانیانی تۆ ئەمەژت بۆ کردو ئەوەی کە پارەی زۆری لابوویتر بوو بە دەسەڵات ئەمەژت بۆ کردو کە چەند حکوومەتی بچکۆلە دروست و چەند هێزی جیاواز کە کاغەزیەکیان خوێندەوە ئەمە یەکێک بوو لەو خەسڵەتانێکی ئێوە گرفتار بوون لەو ڕۆژگارە بەدەستیەوە پێدوانیە ئەمە دووبارەکردنەوەی هەمان میتۆدی شۆڕشی پێش خۆیەتی ینی لەم ئاستە گرنگەیە نەیتوانیوە شۆڕشی پێشخۆی تێپەڕێنێت شۆڕشی نوێ بڵێ نا من پێم وان نییە بەردەوام بوونی ئەو خەسڵەتانەیە ینی چکە ئەمە خەسەتێکی زەق و زاڵباو نەبووە ناو شۆڕشی نوێ بە حەقەدا ئەمە موجودی هەبووە من کە یادەوەری بنووسیوەتەوە وردینەی شتەکان بنووسیوەتەوە ئینسان دەتوانێت بڵێ ناو ئەو هێزە عەشایرەشە ناو ئەو هێزەشە کە ڕەنگە هەندێک جار کاری نامەشروعی کردووە بناوی شۆڕشەوە بەڵام هێزێکی خورد هێزێکی پاک هێزێکی خاوەن باوەڕ و هێزێکی خاوەن ئایدۆلۆژیا هەبووە کە توانیوێتی ینی توانیوێتی بێتە داینەمۆی ئەو بزوتنەوەیە وتوانیوێتی واژ بکات کە ئەو کارانەی کە ئەوان ئێمە بەکارێکی نامەشروعی دزین ینی وای بکات کاڵی بکاتەوە ینی ئەم ململانەیە ئەم سرعەت بەردەوام بووە هەتا کۆتایی هەشتاکانی ژنەوەیەکێتی نیشتمانی کوردستاندا و ئێمە دەبێ ئەوەش بزانین کە خودی ئەم یەکێتی نیشتمانی کوردستانەوە خودی کۆمەڵی ڕێژدرانی کوردستان ینی بە جۆرێک بە چوارچێوەیەک بووە کە بواری ئەوەی داوە کە من لە ڕووی تویریەوە بتوانم خەبات و تێکۆشان بکەم و بواری ئەوەشی داوە کەسێکی دیکە لە ڕوویەکی ناتویریەوە بتوانێت ئەوی خۆی بکە ئەین کۆکردنەوەی ئەم شتانە ئەمە بەدەستی من و تۆ نیە بەدەستی کەسێکی نییە کە سەرکردایەتی شۆڕ ئەمە واقعی بزوتنەوەی چەکداریە لە وڵاتێکی دواکەوتون نیمچە داگیرکراوە کە تۆ ناتوانین بە پێی بەرنامەی کتێب و بە تویرەکانی کتێب بڕێوەی بەری دارە ئەمە لای ئێمە کە باسی دەکەین ئەنی خۆمان تێدا ژیاوین و من دڵنیام لە بزوتنەوە چەکدارەکانی دنیای تریشتا ئەین لە چیندا لە ڤێتنامە لە لاوسا لە کەمبۆدیا لە لای فلەستینەکان لە ئەمریکای لاتین ئەنی ئەم جۆرە دیاردانە وجودی هەبووە بەتاکید شیعەلی کەشخۆڵ لە دیدارێکی ڕۆژنامەوانیە ئەڵێ لە سەرەتای شۆڕشی نوێ لە پشتی ئێمەوە شتی خراپەکرا مەبەست لەو شتە خراپانە چی بووە بەدەر لەوەی کە ئێستا باسی باج و گومرگ و سەرانە و هەندێک خەسڵەتی هێزە ئەسکەریەکانمان کرد دەوترێ خەڵکە کوژرا بەبێ مەحکەمە هەندێک جار تاڵانی ئەکرا شتی خراپ ئەکرا ئەو شتە خراپانە چی بن ئەوەندەی مامۆستا پشکۆل لە بیری بێ و بینی بێتی یا دەوریامان من دیارە شێخ عەلی لە من پێشتر بووە بە ئاگاتریش بووە لەو مەسائلانە بەڵام بۆ منیش کە ساڵی هەفتاوەش چوومەتە دەرەوە و منیش درکی ئەو مەسئلانەم کردووە کە لە ناو شۆڕشدا ینی کەسانێک کوژراون بە ناوی ئەوەی کە ینی مستحقن یا مافی ئەوانەیە کە بکوژێن لە ڕاستیدا ڕەنگە بێگوناح بوو بن ینی زۆر جار بەڵێم ئامانجی خێڵەکی و عەشایەری و ئەوانە تێکڵاوی ئەو بزوتنەوە بووە و بەتایبەتیش لە قۆناغێکە هەتاکو ساڵی هەفتاهەشتاش کە من ئەوەی باسم کردووە ینی بە جۆرێک ینی پەیوەندی و کۆنتترۆلی ئەم مەفرزانە نەکراوە چکە بەعس ئەوەندە باڵا دەست بووە تۆ نەتوانیوە بەرون تەکنیکیش ئەوەندە بەقوت نەبووە تۆ جیهازێ ینی بەرحاڵ مەفرەزەیەک حکوومەتێکی بچووک بووە ئەم مەفرەزەیە لە ناوچەیەکی داریکراوە من پێما بێ ینی دیان کەس کوژراوە کە ئەگەر بە عەقلی ئێستا و بە ئێستا بی دەبکەوە ئەمانە دەبێت داوای لێبوردن لە کەسوکاریان و لە مناڵەکانیان بکرێت لە قۆناغێکدا مەسەلا هەندێک شت هات بۆ پێشەوە دەمێ باسی ئەوە بکەم کە ژن دەکوژرا لە کوردستانە ئەنی ژن دەکوژرا بە تۆمەتی ئەوەی کە ئەمە پەیوەندیان لەگەڵ ینی لە ڕووی مەسائلی سێکسەوە پەیوەندیان بە دامودەزاکانی ڕژیەمەوە هەیە بە مخابراتەوە هەیە بەوە یعنی ئەوانە کە داڕاستیدا ئەمە ئەگەر ئێستا تۆ بێگی دەبکەیتەوە هیچ یەکێک لەو ژنانە ینی هیچ ژنێک کە بە ناچاری لەشی خۆی دەفرۆشی یاخود پێی دەفرۆشن یاخۆی ئەوەی لێ دەکەن بە پێی ئەو واقعی ئیجتیماعی و سیاسی کە لەو کاتا هەبووە شایستەی کوشتن نیە بە هیچ شێوەیەک ینی بەڵام دیارە ئەو کارانش کراوە وەکاری زۆر لەوە زیاتریش کراوە بە حەقیقەتەوە من ئەوە یەکێکە لەو خاڵانەی با بڵێم کە دەکرێت خاڵی نەگەتیڤ دێ نەگەتیڤ بن خاڵە نەگەتیڤەکان بن
بن لە شۆڕشی نوێدا و دەکرێت ئەمە بۆ تەنها بۆ مێژوو باسی بکەین دەناتن ئەمە مەسەلەیەک نییە ئێستا ئەوە بێت ئەگەر بچینەوە سەر یەکێک لە کێشە هەرە جەوهریەکانی شۆڕشی نوێ وەک خۆت لە ئەزمونیات ئاماژەت پێ کردووە کە شۆڕشی نوێ و شەڕی براکان پێکەوە لەدایک بوون بچینەوە سەر شەڕی براکان تۆ لەو کتێبەیە ئاماژەت بۆ کردووە کە بە درێژایی 10 ساڵ تۆ لە ئەزمموی سیاسی و فکری و پێشمەرگایەتی خۆت لە شاخ و لە شار جوتیارێکت نەبینی کە بەم شەڕی ئێوە دڵخۆش بێ کە قایل بێ بە کوشتنی پێشمەرگەیەکی شۆڕشین و یا قیادە موقتەیەک کەوایە ئێوە شۆڕشتان بۆچی ئەکرد لە کاتێکە یەک گوندی لەگەڵ ئەم ئاراستە سیاسی و پێشمەرگایەتی ئێوە نەبوو من ئێستش ئەو دووپات دەکەمەوە کە خەڵکی کوردستان ینی بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک لایەنگری ئەوە نەبوون هەتا لایەنگرەکانی با بڵێم یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود پارتی دیموکراتی کوردستان یاخود حزبی سوسیالیستی کوردستان خۆشیان ئەم خۆشیان لە ناخەوە ئەویان ئەنی قبولی ئەویان نەکردو بەڵام هەندێک جار هەیە هەندێک واقع دێتە پێشەوە کە ئەمە بەدەستی تۆ نییە ینی وەکوتم ینی تەرکیبەی ینی پێکهاتەی کۆمەڵایەتی و سیاسی و کەلتوری سیاسی میلەتی ئێمە ئاوا بۆ ئەو یەکتر قبولکردنەی پێ قبول نەکراوە ینی بۆیە ینی بەڵام ئەوش بەو مانایە نییە کە داخۆی ئێمە شۆڕشمان بۆ چیە کردووە با بڵێم ئەو شۆڕشە کە کراوە لە ڕاستیدا ینی کۆمەڵێک با بڵێم هەلومەرج و زمینەی سیاسی کۆمەڵایەتی نەتەوەیی نیشتیمانی هەبووە کە تۆ ناچار بوویت بەردەوام بۆ شۆڕشە بدەیت لەگەڵ ئەوەشە شان بەشانی ئەوەش هەندێک دیاردە یا هەندێک شەڕی ناوخۆی هەندێک ئەوە هەبووە کە ئینسان ئێستاکە من بەش بە حاڵی خۆم ینی کە بیری لێ دەکەمەوە پەشیمانم لەوەی پەشیمان نیم لەوەی کە پێشمەرگە بووم پێشمان نیم لەوەی کە شۆڕشم کردووە پەشیمان نیم لەوەی کە هەموو گەنجێتی خۆم نەزری میلەتەکەم کردووە بەڵام دیسانیش پەشیمانم لەوەی ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر گولەیەکم بە هاوسەنگەرێکی خۆمەوە نابێت بەڵام ئەمانە تایبەتن بە واقعەتی ئەو کاتی بستنەوەی چەکداری لە کوردستاندا و دەکرێت ئەمانە ئێستا ئەمە وەکو مێژوو خوێنەوە و دەرس و پندیان لێوە بگین هەتا بۆ ئەم زمانەی ئێستش کە ئەم قەیرانە سیاسیانە لە کوردستانان تۆ ئەماژە بۆ کردو کە ڕوخانی ڕژێمی شای پەهلەوی و دروستبوونی جەنگی 8 ساڵەی عێراق ئێران یەکێک بوون لەو فاکتەر و میکانیزمە زۆر باشانی کە بەردەوامیان بە شۆڕشی نوێدا ئایا لە ڕاستیە شۆڕشی نوێ لەو ڕۆژگاری توانی ئەم دوو هەلە مێژوویە بۆ خۆناغی سیاسی کورد بخۆزێتەوە بەداخەوەکو پێویست نا بەڵام من دەزانم کە ئەو دوو ڕووداوە گرنگەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئێران بە تایبەتی و عێراق ڕوویاندا ئەمانە ینی فاکتەر بوون بۆ درێژە پێدانی تەمەنی شۆڕش لە کوردستاندا چونکە ئەوەی سەرەتاکانی باڵێن سەرەتاکانی پێشمەرگایەتی و بزوتنەوەی چەکداری و پارتیزانی بینی بێت دەزانێت کە بەعەز چەند باڵا دەست بووە و دەزانێت کە خەبات و تێکۆشان و جیاتیکردنی بەعەز چەند سەخت بووە و دەزانێت ژیانی ئێمە لە کوونەبەرد و لە ئەشکەوتەکانە چەندە بەشمێنەتی بووە بۆیە ئەنی کە شا دەڕوخێ دەواازەیەک لە بەردەم بزوتنەوەی سیاسی کورد و شۆڕشی نوێی کووردا دەکرێتەوە ئەو پەیوەندیانی لەگەڵ خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات لەگەڵ حیزب سیاسیەکانیان هەتا لەگەڵ دەوڵەتی تازەوە کارکەوتووی باڵم پاشا ئەنی ئەمانە دەرفەت و هەلومەرجێک بن کە تۆ بتانی باڵم خۆتی پێ بەهێز بکەی و بتوانین دەریچەیەک ئاسۆیەک لە بەردەمی ئەم بزوتنەوەی بکەیتەوە بەڵام ئەگەر ئێمە بڵین یعنی توانیمانە ئەو هەلە وەکو پێویست ئەوە بکەین ڕاستیدا نەمانتوانیەوە چونکە لە پاش ئەوەش شەڕی براکان دیسانەوە بەردەوام بوو و کورد نەیتوانی یا هێزە کوردەکان ناتوانی بەرەیەکی نیشتیمانی دروست بکەن نیانتوانین لەژێر سەرکردیەکە کۆبنەوە نیانتوانی سوود لەو هەموو ئیمکانێتە وەربگرن کە دەکات لە پاشی ئەو بەرێن شۆڕشی ئێران وانە لە جەماوەری خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و خەڵکی ئێران و حکوومەتی ئێران وەربگیرێ بەداخەوە هەندێ ئەو بەهێزبوونە هەندێک جار وای کرد کە شەڕە خوێناویەکان و ململانەی خوێناویەکان تونتر بێتەوە لە کوردستانە و ئەم یەکێتی و یەکگرتنە نەهاتە پێشەوە هەتا ساڵی 1986 و 1970 کە ئیتر دەتوان بڵم شەری ئێران عێراق گەشت بوو بە قۆناغێکە مەترسێکی ئەجگار گەورەی لەسەر کوردستان و لەسەر خودی هێزە سیاسەکانیش دروست کرد بوو. من ئەمەوێ ئەو ئومێد و خەیاڵانەی تۆ لە ئەزممویادا بخوێنمەوە کە ئێوە گەشتبینێکی زۆرتان هەبوو بەرامبەر بە شۆڕشی گەلانی ئێران و ڕوخانی ڕژێمی شای پەهلەوی ئەو ئومێدەی ئێوە لەکوێوە سەرچاوی گرت بوو پێدوانیە ئێوە ستاتیژێکی دوورمەودا و دووربین نەبوون لە کاری سیاسیا بەوەی کە ئومێدی زۆرتان بۆ شۆڕش بوو بەڵام ئێمە بینیمان هەر لە سەرەتای شۆڕشەوە خومینی بڕیاری لە سێدارەدانی کوردەکانی دەرکرد
ئەگەر بکرێ باسێکی ئەو ئومێدەی ئەو ڕۆژگارەمان بۆ بکەیت. ڕژیمی شاهنشاهی لە ئێران و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەتوانم بڵێم یەک بۆ لەو هێزە مانی زۆر بە تەسیرانە لەسەر بزوتنەوەی شۆڕژەیی لە کوردستانە بە شێوە نەگێتیفەکەی ینی دەتوانم بڵێم بەدیوە خراپەکەی هەر لە کوردستانی ئێمە هەر لە خلیج هەر لە زەفار هەر لە ناو ئێران خۆیدا بۆیە ئەنی ئێمەمان وا بوو کە هەڵتەکاندنی ئەم بنکەی ئیمپریالیستیە ئەم هێزە کۆنە پەرستە ئەم دەسەڵاتی کە ساڵان چەندین ساڵ بۆ بەڵم بەردەوام بۆ لە ئێرانە ینی خودی ڕوخانی ئەم هێزە و بەرەسهێنانی ئەم نزێم و ئەم سیستامە بەبێ ئەوەی کە تۆ پێشببینی ئەوە بکەیت کە ئەڵتەرناتیفەکەی چی دەبێ حکوومەتی داهاتوو چی دەبێ خۆی لە خۆیدا با بڵێم یەک دەرفەتە بۆ پشوهێنانەوە و گەشەکردن و بەرەپێشبردننی بزوتنەوەی شۆڕژەیە نێوچەکەدا لە ڕاستیشدا ئەمەوە بوو هەم لە ئێران هەم لە کوردستانی ئێمە هەم لە کوردستانی تورکیا لە کوردستانی ڕۆژهەڵات هەتا لە وڵاتانی خلیج و دەوروبەریش ئەنی ئەمە ئاوایە بەڵام ئەوەی کە ینی هێزێکی شۆڕژێر و دیموکرات نەیتوانی با بڵم جەمسەری دەسەڵات لە ئێراندا بگرێەوە بتوانێت سیستمێکی دیموکراتیک دروست بکات ئەوە پەیوەندی بە بەڵانسی هێزی سیاسی و هێزی دینی هەیە لە کوردستاندا و کارەکە بەوە کەوتەوە کە کەوتەوە ڕاستیەکەی و ئەمەش هێشتا بە دووریش نییە لە دەستێوەردانی وڵاتانی گەورەی دنیا چ ئەمریکا چ سۆڤێت چ وڵاتەکانی دیکە بەڵام دیسانەوە بەداخەوە ئەنجامەکەی ئەوە بوو کە بوو چکە هێزە شۆڕژگێرەکانی هەم کوردستانی ڕۆژهەڵات و هەم ئێرانیش هێشتا ئەو هێزانە نەبوون کە بتوانن ببنە بنیادنەری بزنەوەیەکی سیاسی ئەوە وەنەوە کاریزمای خومێنی لەسەر فکری دینی و لەسەر ئەو با بڵێم هێزە دینیە یا ئەو هێزە ڕۆحیەی کە لە وڵاتێکی دواکەوتووی وەکو ئێراندا هەیە زۆر لەوە گەورەتر بوو کە تۆ بتوانانی دەسەڵاتی لێوەربگری. بەڵێ سەبشکۆ ئاماژەت بەوە کردو کاتێک ئێوە لە 1970 لە سەرەتای ئینقیلابە ئەچنە ئەو دیوەک هێزی پێشمەرگە بەناو گوند و شارە کوردەکانی ڕۆژهەڵاتە ئەگەڕێن تۆ ئاماژە بە مەسلەیەکی ترسنا کردووە بۆی کە خەڵکی گوندەکان بێ ئاگا بوون لەم بەند و باوە ینی هەستی کوردایەتی جۆرێک لە ڕۆحەتی شۆڕژگێڕی نەبوو لە خەڵکە پێت وایە ئەمە جۆرێک لە کەم تەرخەمی و بێباوکی و خەمساردی و نەبوونی استراتیژی سیاسی پارتەکانی ڕۆژهەڵات بوو بێ ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو مێژوو ئەگەر بە سەرنجێکی خێرا ئەوەیە کە ڕاستیەکەی لە پاش ڕوخانی شۆڕشی بڵین حکوومەتی مەهاباد و ئەوانە ینی زوڵم تۆ زۆر بە ئومێدەوە چیتەوە دیمە زوڵم زۆر و ستەم و ئەوە وای کردبوو کە ڕاستەکەی میلەتێک ینی میلەتێکی بێهیوا ینی وڵاتێکی بێچرا لەسەر مەسەلەی بزوتنەوەی سیاسی نەتەوایەتی لەوێ هەبوو ینی ئەوەی کە بڵێن ئاگاییەکی یاخو هۆشیارێکی لەسەر مەسەلەی سیاسی نەتەوایەتی هەبوو توێژێکی ئجگار کەم و خوێندەواری کورد بۆ لە کوردستانە حیزبەکانی کوردستان ینی لە دەرەوەی کوردستان بوون ئەو کاتە ینی ڕەنگە دیاریترین یا تاقە حیزبێک حیزبی دیموکراتی کوردستانی ئێران بووە بەحقیقەت کە لە منفاژیاوە بجا ئەو زەمانە دوورەی بڵێن لە 46ەوە هەتاکو 79 سەدەمێکی ئەجگار زۆرە بەوەی کە خەڵک بەڵێ فراغێکی سیاسی گەورە و فراغێکی هیوایی گەورەش بەحقیقەت لەبەرەوەی کە ئێمە ڕۆشتنە ئەو گوند و دیاهاتانی کوردستان هەتا لە شارە بچووکەکانی وەکو نەوسود و پاوە ئەوانش ڕاستەکەی ئینسان هەستی بە بزوتنەوەیەکی سیاسی خاوەن استراتیژ یاخو بزوتنەوەیەکی ئەوانە دەکرد ناو توێژەکانی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەوێ بە پێچەوانەوە لە هەندێک شوێندا ینی بە جۆرێک گاڵتەشیان ڕەنگە بە ئێمە کردبێ بەڵام ئەو بۆمانیانە کە توێژێکی خوێندەوار هەبوو تازە وردە و دەسەری هەڵەدا خۆی ڕێک دەخست هەوڵی خەبات و تێکۆشانی ئەدا کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستان وردە و دەدایانتوانین لێرە و لەوێ کانونی نازەم جوتیاران و کانونی قوتابیان و ئەوانە دروست بکەن هێشتا خۆیان تەرح نەکردو ینی ئەمانە وردە بە جوودێکی جگار زۆر توانیان وا بکەن کە ئەو گیانە شۆڕژگێڕیونەتەوە خوازیە کە لە کوردستانی ئێرانە خامۆش بوو زیندوی بکەنەوە ڕاستەکەی ئەو کاتە ئێمە کە ڕۆشتینەوێ من بەش بە حاڵی خۆم لەو شوێنە بچووکانەی سەر سنووردا ینی تووشی جۆرێک لە ڕەشببینی دەبووم چکە ینی ئەوانی جۆکو ئێمە دەیانزانین لە شارە گەورەکان یەکو کرماشان و تاران چی دەگوزارێت تۆ ئاماژە بۆ کردو ئەگەر ئەو بزوتنەوە شۆڕژگێڕی ئێران شکستی بخواردایە ئەوە بزوتنەوەی چەکداریش لە کوردستانی عێراق بە ترێژدایکی خوێناوی کۆتایی هات یاخود بڵێم نەیەتوانی بەردەوام بێت ئایا ئەمە مانای ئەوە نییە ئەمە هەمان
ڕخنە و گازندە نییە کە لە شۆڕشی ئەیلول ئەگیرا بەوەی کە ئەم شۆڕشە وەک پێویست نەیتوانێت لەسەر پێی خۆی بوەستیەوە ئەوەندەی کە پشتی بەوانی تر بەستەوە بە ئێران و بە ئەمریکا و بە چۆشوێ پێ وانە شۆڕشی نوێش بە جۆرێک لە جۆرەکان نەیتوانی وەک پێویست لەسەر پێی خۆی بوەستێت ئەوەندەی کە بڵێ ئەگەر جۆرێک لە بەراوردکاری ئینسان ئەتوانێت بیکە شۆڕشی ئەیلول لە ئەنجامی ئیتیفاقیەکی بە بڵێم سیاسی نێوان شاو و سەدام لە جەزایر و ئەوانە با بڵێمە شۆڕشەکە تووشی هەرس هات لە شۆڕشی نوێدا من پێشبینەکەی من ئاوان نەبوو یعنی کە چکە تۆ 2 ساڵ و 3 ساڵیش پێش مەسئلەی هەتا تۆ لەگەڵ لە 76 حسێ بکەیت تا 79 ینی 3 ساڵ پێش ڕووخانی شا تۆ بە جۆری لە جۆرەکان مبادرەیەکی نوێت کردووە لە کوردستانە بۆ هەموو هەوڵ و خەبات و تێکۆشانەوە ینی قسەی من لەسەر ئەوە بوو کە ئەگەر شا بەردەوام بۆە بڵێن 4 ساڵی کە نەڕووخابایە باشە ئەم بزوتنەوە چەکداریەی ئێمە من ناڵێم ئاش بەتاڵی دەکرد بەڵام بە نەتیجەیەک نەدەگەست بە شوێنە نەدەکەشت باجەکان چەند بوون قوربانیەکان چەند بوون زۆر لەوە زیاتر دەبوون ئاخول لەو هەلومەجەدا ینی ئەگەر کادرێکی ئێمە یا پێشبنەگەیەکی ئێمە بچواتە سەر خاکی ئێران دەیانگرت و تەسلیم بە عێراقان دەکردەوە ینی ئەمە هەلوو ئەمە وەزعێک بوو و عێراقیش بەوەی کە ئەو ترسانە ئەجگار گەورە چەک و تەقەمەنەی هەبوو ئەو ئیمکانێتە زۆرەی هەبوو ئەو پارێز و ئەو زۆرەی هەبوو علاقەت دوورێ بەخوتی هەبوو ینی ئالەما من ناڵێم وەکو شۆڕشی وەکو شۆڕشی ئەیلول ڕوویدا بەڵام دیسانەوە ڕەنگە بێ ئاکام بواە ڕەنگە ینی نەتوانانی باە بەردەوام بژیانی بزنەوەی چەکداری بدەیت لە کوردستان بەڵام هەندێک جاری تر هەلومەرجەکان ئاوا دێنە پێش و ڕوودەکان ئاوا دێنە پێشەوە کە بە جۆیە لە جۆرەکان دەستی تۆ دەگرن و لە ئەزمەیەک درت دەهێنن لە قێرانەی درت دەهێنن ئینترنێتەوەی تۆ خۆت چەند دەتوانی بە وشیارێکی سیاسی لەو لە قەیران دەرچوونە کەڵگوەر بگری و بتانی ئەم شتانە بخیتە خزمەتی استراتیژیەک و کتۆ بۆ خۆت بۆ حزبی خۆت و بۆ بزنەوەی سیاسی خۆتێ داڕشتووە ئێوە وە کۆمەڵێک نخبەی فکری و سیاسی لە نێو شۆڕشی نوێ و ڕیزەکانی کۆمەڵا چاوەڕێی شۆڕشی سووری نێوپەڕی کتێبەکان بوون بەڵام مامجەلال شۆڕشی ڕەنگەڕەنگی ویست ئەمە لە سەرەتای شۆڕشەوە کێشە بەریەکەوتنێکی فکری و سیاسی بوو ئێوە بوو لەگەڵ سەرکردایەتی یەکێتی نیشتیمانیە لە ئێستاە ئەگەر لە پشکۆنەژبندین پرسین ئەو مەلملانی فکری ئەو ڕۆژگارە چەند ڕەوا بوو چەند توانی جێی خۆی بگرێت لە ئێستاە تیور لەگەڵ پراکتیک واقع لەگەڵ ڕاستەکە ئەمە ڕەنگە چەندلایەنێک بێ ئەگەر بکرێ لایەنە جیاوازەکانی لایەنێکیان ئەوەیە کە کۆمەڵێک گەنج لە شارەکان خوێندەوارن ئەندامی ڕێکخراوێکی مارکسی دینین تەجروبەیەکیان لە پراکتیکی بزوتنەوەی چەکداری لە وڵاتێکی وەکو کوردستانان نییە تەنها ئەو بزوتنەوە و نمونە بزوتنەوەیانە دەبین نکرێت دنیادا ڕووی داوە وەکەیەتە دەرەوە پێوا بێ لە کوردستانیش ئەمەیە چکە تۆ ئەنی کەسێکی تەمەنێک زۆر ئەوەیە ئەنی تەمەنێکی دیاریکراوەتەیە کەسێکی تەمەنە 20 ساڵە 22 ساڵە 24 ساڵە نازانم ئەین تۆ ئەزمونێکت لە بزوتنەوەی چەکداری نییە کە تۆ دێیتە دەرەوە بۆ ناو شاخ بۆ ناو جەماوەری جوتیاران بۆ ناو بزوتنەوەیەکی چەکداری بەرفراوان تۆ بە جۆرە جۆرەکان لە ڕووی ڕۆحیەوە تووشی جۆرێک لە بەریەکەوتن دەبی تووشی جۆرێک لە شۆک و لە حەپەسان دەبی و ئەمە ڕاستە بۆ هەندێک خەڵک ڕەنگە ڕوخان دەبێتی و گەڕابێتەوە مەسەلە تەسلیم بوو بێتەوە کوێ بۆ ئەوروپا بۆ هەندێک کەسیش توانیوێتی درێژە بە منانەکان بدا بەو هیوایی بتوانێت ئەو ئامانجانەی کە ئەو خۆی بۆ پەروەردە کردووە بتوانێت لە چوارچەوەی ئەو بستنەوە چەکداریە ئەوە بکات ینی بیهێنێتە دی دیارە مەسەلەکەش ئیتر من هەندێک نمونەم گێڕاوەتەوە مەستا زۆر جار من جارێک لە ساڵی 79 کۆمەڵێک کادر بووین کێشەمان هەبوو لەگەڵ هەرێمی یەک لە مقڕێک بووین لە ناوزەنگ لێ بۆ خۆمان خانوویەکمان جێبەجێ کردبوو مامجال هاتە لامان بۆی قسە و باسمان لەگەڵ قەناعاتمان پێ بکە ئەو باسی ئەوەی کرد ڕاستەکەی کە گوتی شۆڕش تەنها بە خوێندەوارەکان ناکرێت من ناتوانم لە کوردستانە شۆڕش بکەم بەس بە ئێوە ینی ڕاستە ئێوە من ئەمێەوە پرسیارە بکەم ببرێتە بڕەما موسا تۆ ئاماژەیەکی جوانێت لە ئەزمموی یادا بە خاڵێکی زۆر گرنگ و جەوهری کردووە لەسەر استراتیژی شۆڕش لە ڕۆژگارە ئاماژەت بۆ کردووە کە ئەوەی لە شارەکانە لە نێو کادرە سیاسیەکانە گوزرا لە گفتوگۆ و ململانەی پەیو تێپەڕی نەکرد بەڵامەوەی کە لە شاخە گوزرا لەسەر جەستەی یەکتری و سەنگەر لە یەکترگرتن و خوێنی براکان کۆتایی هات تۆ پێدوانی لە خۆناغا بۆ کورد گرنگ بوو کە لە شارەکان پەرە بە فکری سیاسی با نەک لە شاخ
دەستباتە چەک ئەگەر وەکو دو پرسیار چکم من یەک دقە کاتم مەسەجە نەنا ڕاستە لە شارەکانە ئەوەندەی دەکرا پەرە بە فکری سیاسی دەدرا بە حقیقت بەڵام لە شاخ تێکەدرا بەڵام لە شاخ تێکەدرا چکە لە شاخ ئەوەندەی تۆ ممارەسەی سیاسەتی با بڵێم ململانێ و دەسەڵات دەکەی ئەوەندە پەیوەندێکی لەگەڵ فکر نییە وەکو فکر و ئایدۆلۆژیا ڕاستێکی بۆیە کە تۆ دەچتە شاخ بە ئایدۆلۆژیایەکەوە لەوەدا تووشی بەریەکەوتن ئەبی لەگەڵ مەسائلی سیاسی و ململانی نێوان هێز جیاوازەکان. زۆر بەڕێز پشکۆ نەژمەدین یەکێک لە سەرکردە دیارەکانی ئاڵای شۆڕش سوپاس بۆ بەشداری لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکە کاتی بەرنامەکە کۆتایی هات ناچارین ماڵاوایی لە بینران بکەین لە ئەڵقەی دووەم و درێژەی گفتگۆکە زیاتر قسەیەکەین بەڕێزان ئەڵقەی یەکەمی دیدارەکەمان لەگەڵ پشکۆ نەژمەدین کۆتایی هات تا ئەڵقەی دووەم و بەیەگەیشتنەوە بەخواتانە سپێرین ماڵاوە.